دەسەڵاتی عەلمانی لە کوردستان چەندین ساڵە لە هەوڵی ئەوەدایە پرسی جێندەر و هاوڕەگەزبازی کە دژی ئاین و دابوونەریتی کۆمەڵگەی کوردیە بە یاسا بکات. بەڵام ئیسلامیەکانی کوردستان بە تایبەتیش کۆمەڵی دادگەری بۆتە بربەست لە بەردەم ئەو پرۆژەیە. لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی چەند ڕێکخراوێکەوە هەوڵدرا تا پرسی جێندەر بۆ جارێکی تر بێتەوە بەرباس و خواست، بەڵام ئیسلامیەکان ڕێگەیان گرت و لە ڕێی فشاری پەرلەمانی و جەماوەریەوە پرۆژەکەیان شکست پێهێنا. ئەو فکرانی پاڵپشتی پرسی جێندەر دەکەن نەمان هێشتووە بەڕاستی لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە بکرێ. اینجا بە چەند قۆناغ پرسی جێندەر دەوروژە بە نمونە لە ڕێی ڕێکخراوەکان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەشێکی کە ڕێکخراوی ئیشی بۆ هاوڕەگەزبازی دەکرد پەرلەمانتارێکی فراکسیۆنی ئێمە نووسراوی بەرز کردەوە. منیش لە لیژنەی ڕۆشنبیری کارم لەسەری کرد و هەروەها لە ڕێی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان ئەو ڕێکخراوەمان داخست و هەروەها یاسای توندوتیژی خێزانی کە کۆمەڵێک مادەی تێدا بوو بەرەو ئەو ئاراستەیە دەڕۆیش نەمان هێشت ئەو یاسایە دەرچێت لە پەرلەمانی کوردستان. زانایانی ئاینی کوردستان بە گرنگیەوە لە ڕۆڵی پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری دەڕوانن لە پەرلەمانی کوردستان لە پێناو ڕێگەگرتن لەو یاسایانەی پێچەوانەی نەریت و ئاینی کۆمەڵگەن. بوونی ئیسلامیەکان لە ناو پەرلەمانی کوردستان وەرناو هەر پەرلەمانێک واجبە، لەبەرەوەی ئەگەر ئیسلامیەکان لە ناو پەرلەمان نەبن ئەلمانیەکان بە ئارەزوی خۆیان هەر قانون و یاسایەکیان بوێ دەری دەکەن، هەر وەکو لەو وڵاتانەی دەرەوە کە بە ئاشکرایی یاسایان دەرکردووە یاسای نێرمارەکە و یاسای جێندەر، یاسای نێرباسی، یاسای هەروەشاندنەوەی خێزان. بەڵام ئەو مسلمانە بەڕێز و خۆشەویستانە ئیسلامیەکان بەگشتی و بە تایبەتیش کۆمەڵی دادگەری بەڕاستی پەرێزیان دیارە، مێژوویان دیارەکەوە چۆن لە پەرلەمانی کوردستان ئەندامەکانیان هەردەستانەوە کە ڕازی نەدەبوون هیچ یاسایەک دەرچی دژی شەریعەتی ئیسلامی بۆی هەر کەسێک دەنجام پێ بدا و پشتگیریان بکە وەکو ئەوان دیفاع لە ئیسلام دەکەن، دیفاع لە شەریعەتی خوای پەروەردیگار دەکەن، لێ ناگەڕن خێزان هەروەشێتەوە. بۆی هەر کەسێک دەیەوێ پشک و بەشی لەو خێرە هەبی بە دەنگ بدا بە ئیسلامیەکان و بە تایبەتیش کۆمەڵی دادگەری. لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا کۆمەڵی دادگەری پێشەنگ بووە لە بەرپەرزدانەوەی هەر بێڕێزیەک کە بە ئاین کرابێت یاخود هەر هەوڵێک کە درابێت بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵگە و پەیمانی داوە لە داهاتووشدا هێندەی ڕێژەی کورسیەکانی و توانای تاکەکەسی پەرلەمانتارەکانی لەو سیاسەتەی بەردەوام بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.